ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من ئاڕۆتۆفیقم ئەڵقێم شەوی پانۆراما پێتان گەیشتینەوە تەوریم شەومان بۆ قسە و باسکردنە لەسەر دەواازەیەک بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێم و بەغدا. هەموو لایەکمانە زانین لە دوای ساڵی 2023ەوە کاتێک کە عێراق بووە عێراقیشی دیموکراسی و ئازاد کرا، کۆمەڵێک کێشە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا سەر هەڵەدا. بەڵام لەگەڵ ئەمەشدا دەستوری عێراق کە لەلایەن هەموو عێراقیەکانەوە و لەلایەن سەرجەم پێکاتەکانی عێراقەوە نووسراوەتەوە و لە ڕاگەاندنیشی ئیستیفتایە کە هەموو لایەک دەنگی پێدا، ئەم دەستورە کۆمەڵێک ڕێگەچارەی سیاسی یاسایی دەستوری دانابوو بۆ کێشەکانی سەرجەم ئەوەی کە لە عێراقدا گوزەرێ بە هەرێمی کوردستانیشەوە. هەرێمی کوردستان لە ڕابردوو کێشەی خاک و کێشەی نەتەوەی هەبوو لەگەڵ بەغدا، ئەمەش بە چەند ڕێگایەکی دەستوری لە نێو دەستوری هەمیشەی عێراق ڕێگەچاری بۆ دۆزراوەتەوە. لە دوای ئەوەی کە هەرێمی کوردستان لە ماوەکانی ڕابردوو لە ساڵانی ڕابردوو پەنای بردەبەرەوەی کە خۆی لە ڕووی ئابووریەوە سربەخۆ بێت و نەوتی خۆی بەرهەم بێنێت و بینێرێتە دەرەوە بیفرۆشێت، کۆمەڵی هەنگاوی گرنگی ناوە هەرێمی کوردستان لەو ڕۆوە توانی سەرکەوتوو بێت تا ڕادەیەک و کۆمەڵێک کۆمپانیای گەوری زەبەلاحی گیانی لە بوارەکانی نەوتیش بێنێتە هەرێمی کوردستان بۆەوەی کە بەرەمهێنانی نەوت بکەن لەم هەرێمەدا. بەڵام کێشەکە لێرەوە سەر هەڵەدا لە نێوان هەرێم و بەغدا. هەرچەندە لە ماوەکانی ڕابردوو لە پەرلەمانی عێراق لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق یاسای نەوت و گاسە بوو خوێندنەوەیشی بۆ کراوە، بەڵام تا ئێستا و یاسایە بە هەڵپەسێدراوی ماوەتەوە زۆری ینی هۆکارەکانی کێشەی نێوان هەرێم و بەغدا لە ئێستادا کە چڕ بۆتەوە نەبوونی یاسای نەوت و گازەوە، هەروەها دانەنانی بەغدادە بە هەندێ لە ماف و داواکارەکانی هەرێمی کوردستان وەگلەی بەغدادیش لە هەرێمی کوردستان لە زۆرێک لە کۆبوونەوە لە دیدار و چاوپێکەوتنەکان لە هەرێمی کوردستان لەلایەنە سیاسیەکانی کوردستان لە بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان نەبوونی متمانەیە و نەتوانراوە لە ڕابردوو متمانەیەشی دروست لە نێوان هەرێم و بەغدا دروست ببێت بۆ ئەوەی کە ئەو کێشانی ناوبەناو دێنە پێشەوە بتوانرێت بەهۆی ئەو متمانەیەوە چارەسەر بکرێت. زۆرێکی دیکە ژەلایەنەکان دەڵێن کێشەکانی نێوان هەرێم و بەغدا ڕوویشی گەورەی سیاسی هەیە کە دەبێ لە ڕووی سیاسیەوە ئەم کێشانە چارەسەری یەکجارێکی و بنبڕی بۆ بدۆزرێتەوە. لە ئێستادا کە ئێمە گفتوگۆکەین لەم بەرنامەیە، هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا بە کێشەیەکدا تێپەڕەبێویش کێشەی شایستە دارایەکان و بودجەی هەرێمی کوردستانە لە بودجەی ساڵی 2020 عێراقدا. دیارە لە سەروبەندی ئەو گفتوگۆیانی کە لە ڕابردوو لە نێوان هەردوو لادا بەڕێوە چووە، کۆمەڵێک ڕێگەچارەوە کۆمەڵێک پێشنیار پێشکەشەکرا، بەڵام لەگەڵ ئەوەشدا هێشتا ئەم بەسەلەیەوە ئەم کێشەیە هەر بە هەڵپەسێردراوی ماوەتەوە لە نێوان هەردوو لادا. ڕەهەندی کێشەکانی نێوان بەغداد و هەرێمی کوردستان هۆکارەکانی چییە؟ سیاسیە یاخود تەکنیکی و هونەریە؟ ئەو لایەنانە شێن کە دەیانەوێت ئەم کێشانە بە هەڵپەسێردراوی بمێنێتەوە. لایەنی دەرەشی و ئیقلیمی و جیهانی ئەمانە تا چەند هۆکارن و تا چەند فاکتەرن بۆ ئەوەی کە بتوانن ببنە دادوەرێک بۆ کێشەکانی نێوان هەرێم و بەغدا. هەرێم تا چەند توانیوێتی لە چارەسەرکردنی کێشەکانە پەنابەرێتە بەر لایەنی دەرەشی و نەتەوەی گرتوەکان و هەروە دادگای فیدرالی کە ئێستا تا ڕادەیە کارەکانی پەشی کەوتۆ لە عێراقدا. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم کۆمەڵە بابەتە و ئەو دەواازانەی کە لە ئێستادا دەمانوێت بکرێتەوە بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێم و بەغدا بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم کاک سەربەست ساڵح کادری پێشکەوتوی پارتی دیموکراتی کوردستان کە لە سۆدوێ لەگەڵمانە. کاک سەربەست سپاس دەکەم کە لە بەرنامی پانۆراما لێرە ئامادەی. سپاس. هەروە کاک ئازاد جۆڵا کادری پێشکەوتوی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە شاری هەولێر لە ستۆدیۆکانمان لەگەڵمانە. کاک ئازاد جەنابیشتان بەخێر، من سپاس کە لە بەرنامی پانۆراما میوانی لەگەڵمان. کاک سەربەست ئەگەر سەرەتا لە جەنابتەوە دەست پێ بکەم، وەکو ئاماژەم پێدا ڕەهەندی کێشەکانی نێوان بەغدا و هەرێمی کوردستان ینی کۆمەڵێک هۆکارە و کۆمەڵێک فاکتەرە. ئەگەر ئێمە لێسادا خوێنەوە بکەین بۆی کە ئەم کێشانە لە چیەوە سەرچاوی گرتووە، جەنابەت چۆن وێنایەکی و دیمەنەکە چۆن نەخیتە بەرچاومان و بەرچاوی بینەرە؟ بەڵێ، سپاس بۆ جەنابتان و خۆشحاڵم لەگەڵ میوانەکەتان لە هەولێر بتوانین گفتوگویەکی عەقڵانی ئەم بابەتە بکەین و سڵاو لە بینەرانی تەلەڤیزیۆنی کورساتیش. لە ڕاستیا بۆ نمونە من پێم خۆشە تەنها بگەڕینەوە بۆ ئەو ڕووداوانەی کە لە ساڵی 2018 ڕوویاننا کاتێک کابینەیەکی نوێ لە حکوومەتی عێراقی پێکهێنرا و کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانیش پێکهێنرا. ئەگەر سێری ئەجندای هەردوو حکوومەتەکە بکەین،
بە تایبەتی کابینەوەی حکوومەت هەرێمی کوردستان ئەوەی کە لە دەستپێکی کابینەکەەوە بەری کەوتوین ئەوەیە کە جددیەتێکی زۆر باشی کابینەوەی حکوومەت هەرێمی کوردستان هەیە بە هەموو پێکاتە بەشداربووەکانی حکوومەتەکەەوە و بە تایبەتی ڕێزدار کاک مەسرور بەرزانی سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان و کاک قوبات تاالبانی وەکو جێگری سەرۆکی حکوومەت بەردەوام ڕشت پێداگیر و بە بەرنمەیەکی شەفاف و بە جددیەتێکی زۆر باشەوە کاریان کردو بۆ ئەوەی کە لەسەر ئاسی هەرێمی کوردستان کۆمەڵێک ڕێکاری چاکسازی و پاکسازی هەیە بیگرنە بەر و لە پەیوەندی کێشەکان لە بنیوان هەولێر و بەغدایە بەڕاستی کابینەوەی حکوومەت هەرێمی کوردستان بە تایبەتی لە هەرەمی لووتکەی کابینەکەیە جددیەتێکی زۆر باشەیە لەوەی کە کێشەکان بە ئاقاری چارەسەرکردن بە ڕێگە چارەیەکە ببرێن بە کۆریدۆرێکا ببرێن کە بەرەو چارەسەر بڕۆن لەبەرەوە ئەگەر ئێمە بگەڕینەوە بۆ ساڵی 2010 ئەبینی حکوومەت هەرێمی کوردستان جددیەتێکی زۆر باشی هەیە بەرنامە و پلانێکی گشتگیری هەیە و بە شێوەیەکی زۆر شەفاف مامەڵی کردو لەگەڵم بابەتە ئەوەی کە ئێمە بەردەوامە بینین سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان بۆ یەکەمین جارە چێتە بەغدا دواتر وەفدێک بەردەوام بە سەرۆکاتی کاک قوبات و بە ئەجندایەکی گشتگیرەوە کە تەمسیلی حکوومەت هەرێمی کوردستان و تەواوی پێکاتەکانی هەرێمی کوردستانەکە لە بەغدا بە ماوەی درێژە مێنەوە گفتوگۆکەن دەست نەرمیێن یۆنن بەرامبەر حکوومەت عێراقی ئامادەی گفتوگۆن دانوستانی شەفافەکەن لایەنە جیاواز و پێکاتە جیاوازەکانی عێراقیان دواندووە سەردانی پەرلەمانی عێراقی و کوتەلی جیاواز و حکوومەتی عێراقی و لایەنە بڕیار بەدەستەکانی حکوومەت عێراقیان کردووە یعنی ئەوەی کە منەی بینم لە کێشەی نێوان هەولێر و بەغدایە هەولێر جددیەتێکی زۆر باشی پیشانناوە و بەڕاستی بە تیمێکی بەهێزیش بەشداری ئەوەیە کە چۆن کێشەکان بە ئاراستی چارەسەرا بڕوە بەڵام بەداخەوەی کە بینین بەڕاستی جەنابەت لە پرسیارەکانیشتا پرسیت ئایا کە ئەم کێشەیەکی تەکنیکی هوەریە یاخود کێشەیەکی سیاسیە لە ڕاستیان منەڵم کێشێکی سیاسی و مەسەبیە و لەیەکی پرسیارەکانی ترشتا جەنابەت باسی کە لایەنی ئیقلیمی ڕۆلی هەیە لەم بابەتەیە بەدڵنیایە لایەنی ئیقلیمی ڕۆلی خراپ و کوشندەی هەیە لەوەی کە هەرێمی کوردستان خەڵکی کوردستان بە مافەکانی شاد نەبێ و حکوومەت عێراقیش ئامادە نەبێت دەستور جێبەجێ بکات لە عێراقا لەبەرەوەی کە ئەوەی کە لەم ساتانە بەریەکەوین بە قوڵی ئەوەیە کە حکوومەتی عێراقی دەستور جێبەجێ ناکات مادەی 140 جێبەجێ ناکات لە دەستوری عێراقیە هاتووە کە سەرژمێری بکرێت و جارێکی تر سێری ئەو بکرێت کە پێکاتی عێراق چۆنیە سەرژمێری جێبەجێ ناکە بۆ نمونە ئەو یاسا کارپێکراوانەی کە یاسای ئیتیحادین یاسای فیدراڵین و مافەکان هەرێمی کوردستان وەکو یەکەیەکی فیدراڵی کیانێکی سیاسی دانپیاندرا و قانونی لە ناو دەستوری عێراقیە حکوومەت عێراقی جێبەجێ ناکات لەبەرەوە منەڵم بڵێ لە وەڵامی ئەو پرسیارەی کە جەنابەت لە تایتڵی بەرنامەکە کردەوە کێشەکە ئێمە کێشەیەکی سیاسی و مەسەبیە و کێشەیەکە وڵاتانی ئیقلیمی ڕۆڵی زۆر خراپە بینن لەوەی کە ئەم کێشە بەرەو چارەسەر نەڕوا بەڵام ئەوەی کە بۆ من زۆر گرنگە بەڕاستیەوەیە کە کابینەی حکوومەت هەرێمی کوردستان ڕژدە لەوەی کە کێشەکان چارەسەر بکە ئەوەی کە لەم دووسێ مانگی ڕابردوو ئێمە بەردەوام لە سەرۆکی حکوومەت و تەواوی جێگری سەرۆکی حکوومەت و کارمەدەستان و تەبێژی حکوومەت جومالی بووە ئەوەیە کە حکوومەت هەرێمی کوردستان بۆ ساڵی 2021 مانگانە موچە بە هاوڵاتیەکانی ئەدات ئەگەر بەو بڕەپارە داهاتی ناوخۆش بێت و حکوومەت هەرێمی کوردستان بەر لەوەی کە بەر لە ڕێکەوتن لەگەڵ بەغدادیان دڵخۆشکردن لەگەڵ لا ڕێکەوتن لەگەڵ بەغدایە پلانێکی گشتگیر و تۆکمەی هەیە لە سەرپرسی چاکسازی کەمکردنەوەی خەرجیەکان زیادکردنی داهات ڕێخستنەوەی موچەی فەرمانبەران و جددیەت و یعنی حکوومەت هەرێمی کوردستان بۆ ساڵی 2021 کردوێتی بە ئەولەوێت کە بتوانێت موچەی فەرمانبەرانی حکوومەت هەرێمی کوردستان بە ئاستێکی باش و مانگانە لە کاتی خۆیان دابەش بکە سەرباری ئەم پلانە تۆکمەیە حکوومەت هەرێمی کوردستان بەردەوام بە تیمی تایبەت و وەکو جددیەتێکیش لەسەر ئاسی سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت لەسەر خەتن بۆی کە لەگەڵ بەغدا بگەینە ڕێکەوتنێک هیوادارم کە ئەم بە سیاسیکردنە ئەم بە مەسەبیکردنەی پرسی کورد لە عێراق کۆتایی پێبێت و لایەنە عێراقیەکان عەقڵە عێراقی عەرەبیەکان بگەڕێنەوە بۆ ئەو منتقەی کە عێراق لەسەر بنەمای سازان و شەراکەت و تەوافق دروست بووە و پێشێلکردنی سازان و تەوافق و پێکەوە هەڵکردن بە باوەڕی من عێراق بەرەو لێواری داڕمانە بات و هەر ئەو دۆخە خراپێکی ئێستێمە لە ناوەڕاست و باشوور عێراقی بینین لە ڕووی ئابووریەوە لە ڕووی خزمەتگوزاریەوە لە ڕووی بوونی ئەو هەموو خۆپیشاندانانەی کە ئێمە ماوەکانی ڕابردوو لە بەغدادی پایتەخت و لە بەسرا و لە زۆر شوێنی تر بینیمان هەر ئەو وێرانکاری گەورەی کە لە دوای داعش لە مووسڵ لە دەشتی نینەوە جێماوە هەموومانە بەوادری ئەوەن کە
حکومڕانی لە عێراق نەیتوانێت حکومڕانیەکی تەندروست بێ و کێشەکان بە کێشەی تەکنیکی و هوەری بن نەک کێشەی سیاسی و مەسەبی ئومێد دەکەم کە ئەم جددیەتی حکوومەت هەرێمی کوردستان بە هەند وەربژیرێ و حکوومەت عێراقی بۆ ئەم دەست پێشخەریانی هەرێمی کوردستان بۆ ئەم نەرمی نواندنانە بۆ ئەم بەردەوامیدانانە بە گفتوگۆ و دیالۆگ و وەڕزنەبوونی حکوومەت هەرێمی کوردستان لە دانیشتن دانوستان وەڵامی ئەوان وەڵام و کاردانەوەکی ئیجابی بێت یەک تەوریتر لەم بابەتەیە کە زۆر گرنگە بەڕاستی هەماهەنگی و یەکریزی نێوماڵی کووردا کە من ئومێد دەکەم پارتی و یەکێتی بەتایبەت و سەرنجام بەشداربوانی کابینەی نوێی حکوومەت هەرێمی کوردستان و هێز و لایەنە سیاسیەکانی تریش لە ئاستی ئەو دۆخەیە بن کە بەڕاستی دۆخێکی ناسکە و زۆر جاریش لە پشتی پەردەوە ئێمە ئەجندای خراپە بینین لەوەی کە هێزگەلی نێودەوڵەتی هەن کە فۆکسیان لە هەرێمی کوردستانە هەر بڕینی بجە موچەی خەڵکی کوردستان بەشێکی گەورەی پەیوەندی بەوەیە کە چۆن هاوڵاتی کوردی لەوەلا و لە ئینتیمای کوردبووندا بماڵن و سەرنجام لە ڕێگەی شەپۆلێک لە کاری میدیایی و فیلمی مزەیف و ئازنزمەوانێ هەوڵێن کە هەرێمی کوردستان شپرزەتر بکەن و پرۆسەکە بە ئاکانی خراپتر دواتر بە تایبەتی لە سەر نێوماڵی کورد و پەیوەندی لایەنە سیاسیەکان و هەمانجیان بۆ ئەم دۆخەی ئێستا قساکەم و پرسیارمە بێت لە جەنابەت لەوبارەوە بەڵام دەچمە لای کاگازات جۆڵا کادری پێشکەوتوی یەکێتی کاگازات وەکو ینی کاک سەربەز ئاماژەی پێدا کۆمەڵی خاڵ هەن کە وای کردووە پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا ینی بە ئاکارێکا بڕۆ کە پەیوەندیشی ئاسان نەبێ و هەمیشە گرژی هەبێت هۆ کارەکە شێوەیە کە بەغدا بۆ نمونە قەت نەیویستۆ دەستورەوەی کە لە ڕابردوودا هەموو عراقەکان دەنگیان پێداوە جێبەجێ بکەوە بنەمایە کە لە ڕابردوو هەموو تایفەکانی عراق لەسەر ڕێکەوتنەویش تەوافق بووە جێبەجێ بکات کەواتەیانی کەمتەرخەمی سەرەکی ئەوەی کە دەنوێنرێت بەغدایە بەڵام ئەوەی کە گرنگە لێرەدا هەرێمی کوردستان دەبێت چۆن مامەڵە بکات لەگەڵ ئەم هەنگاوانەی بەغدا کە بە ئاراستەیەکن بەوەی کە دەیەوێت هەمیشە دژ بێ بەرامبەر بە هەرێمی کوردستان خوێنەوەتان بۆمە فەرموو سڵاو لە تۆ لە بینێران و لە میوانەکەت ئەوەی ئەو میوانەکەت باسی کرد لە بەشێکیدا ڕاستە بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە کەم دۆخی ئەوی ئەم دۆخی هێنێتە ئاراوە ئەوەیە لە ڕاستی نەمانی متمانەیە لە نێوان هەرێم و بەغدا ئێمە پێویستە بۆ وەڵامی ئەو پرسیارە بگەڕێنەوە بۆ مێژوو بۆچی متمانە نەماوە ئەم متمانەیە بۆچی وای لێ هاتووە لە ڕاستیدا ئەم ئەوەی کەوا لە ڕابردوودا پەیوەندی نێوان حکومەتی هەرێم و بەغدا تاکە فاکتەریان تاکە هۆکار ئەوەی کەەوە هەردوو لای بەیەکەوە بەستابێتەوە مەسەلەکە دەستورە دەستور بۆتە خاڵی هاوبەشی هەردوو لامانەوە لەسەر بنەمای دەستور ئێمە دەتوانین داواکاریەکانمان یان ڕخنە و سەرنجی توێبینیەکانمان لە یەکتری هەبێ بۆ هەموو ئەو بابەتانشەم بەغدا ڕخنەی دەستوری لە هەرێم دەگرێەوە هەرێمیش بە هەمان شێوە بەڵام ئەوەی کەوا بۆتە ئێستا گرێشوێرە لە بینی حکومەتی هەرێم و لە بینی حکومەتی هەرێم و بەغداد مەسەلەی نەمانی متمانەیە لە نێواندا بۆ مەسەلەی نەمانی متمانەش لە ڕاستیدا ئەگەر حکومەتی عێراق چەند گوناحبار بێ لەمە عنی کەم تەرخەم بێ لە بەرامبەردا ئێمەش پشتی ئەومان بەردەکەوێ چونکە لە ڕاستیدا چەندین جارم هەر لە سەبارەت بە مەسەلەی بودجە و موچە لە نێوان حکومەتی هەرێم و حکومەتی بەغدا ڕێکەوتن کراوە بەڵام لە بەرامبەردا حکومەتی هەرێمیش پابەند نەبووە ڕاستە لە ڕابردوشدا حکومەتی عراقی زۆر جار پابەندی بڕیارەکان نەبووە ڕێکەوتنەکان نەبووە یاخود پابەندی تەواوی دەستور نەبووە بەڵام بە هەمان شێوە حکومەتی هەرێمی کوردستانیش پابەندی ڕێکەوتنە داراییەکان و یان مەلەفی نەوت و ئەوانە نەبوو وەکو پێشتر لایەن یەکەم ئەوەی لە 2019 کەوا ئێستا کرایتە بنەمایەک بۆ ئەم ڕێکەوتنی ئێستای بودجەی 2021 لە ئێستادا ئەوەی کە لە نێوان حکومەتی هەرێم و حکومەتی بەغدا لەسەر مەسەلەی بودجە هەمان ئەو ڕێکەوتنەیە کە لە 2019 کراوە ئێستا حکومەتی عێراق ئەوەی خستوتە بەردەم لێژنەی دارایی لە پەرلەمانی عێراقی و داواش دەکا مستەفا کازمی و سەرۆکی ئەنجومەنی وەزیران داوا دەکا ئەمە جێبەجێ بکرێ ئەم پرۆژەیە بەڵام دیارە لە بەرامبەردا ڕێی جیاواز هەیە خوێندنەوەی جیاواز هەیە لە نێوان لە ناو ماڵی شیعەیان لە ناو لایەنە عێراقیەکان بە شێوازێکی تر ڕاستە تا ئێستا حکومەتی هەرێمی کوردستان ئێستا پێداگری زیاتر دەکات لە مەسلەی پابند بوون و بەڵێنی زیاتر دەدا بەوەی کە پابند دەبێ و بەڵام ئەمە بەس نییە بۆ ئەوەی حکومەتی عێراقی یان لایەنە شیعەکان قەنەعەتیان بێت دڵنیابن بەوەی کەوا حکومەتی هەرێمی کوردستان پابند دەبێت چونکە لە ڕابردوودا ئەزمونێکی تاڵیان بەڕاستی لەگە حکومەتی هەرێمی کوردستان لەم بوارەدا هەیە
ئەوەی کە ئێستا دەبینی وەفدی حکومەتی هەرێمی کوردستان بۆ بەغدا پێم وایە تا ئێستا نزیک بە 18 جار وەفدی حکومەتی هەرێمی کوردستان چووە بۆ بەغدا بەر لە وەفدی حکومەتی هەرێمی کوردستانیش لە ڕاستیدا کابینەی نوێیەم هەر لە سەرەتای دروستبوونی کابینەی نوێیەم نیازپاچی لەلایەن کابینەی نوێیەمەوە ڕاگەیەندرا سەرۆکی ئەنجومەنی وەزیران و وەفدە یاوەرەکەی ڕۆیشتن بۆ بەغدا وەکو نیازپاچی ئەمە کارێکی باش بوو دەستپێکێکی باش بوو بەڵام کۆی گرفتەکەی ئێستا لە نێوان هەرێم و بەغدا هەیە دەگەڕێتەوە بۆ بەر لە کابینەیەش لە کابینەکانی تر یعنی دەگەڕێتە هۆکار هەنە هەموو ئەوانەیەکەوە بوونە گرفت ئێستا لە بەردەم هەرێم و بەغدا نەمانی متمانە لە خۆی لە ڕاگەاندنی ئابووری سربەخۆ دەبینێتەوە خۆی لە مەسلەی ڕێفراندۆم دەبینێتەوە خۆی لە مەسلەی ئەو عقودە نەفتیانە دەبینێتەوە ڕووی لە مەسلەی ئەوەشدا خۆی دەبینێتەوە پەیوەندە دیبلۆماسیەکانی هەرێمی کوردستان بە دەرەوە بە وڵاتانی ئەقلیمی کە زۆر جار بەغدای نیگەران کردووە ئەوانە بۆیە زۆر مەلەف هەن کەوا حکوومەتی بەغدا وای لێ هاتووە ئێستا متمانە نەبێ ئەمە دەبێت نەچێت لە کاتێکدا ئەمە حکوومەتی هەرێمی کوردستان خۆ هەرێمی کوردستان داواکە لە ڕێگەی دەستور و چارەسەر پێ بۆ نمونە ئێستا ینی وەکو ئاماژەم پێدام لە سەرەتای بەرنامەکە گەر یاسای نەوت و گاز لە ڕابردوودا لە ئەنجومەنی نوێنەران پەسەند بکرایە ئێستا ئەم کێشانە لە ڕووی یاساییەوە دروست نابوو لە نێوان هەرێم و بەغدا بە تایبەتی لەسەر نەوت و لەسەر عقودەکانی نەوت و لەسەر ناردنەدەرەوەی نەوت یعنی خۆتا هەرێم داوا ئاکات و زۆرێک لە لایەنەکان داواکەن بەڵام خۆ بەغدا ئەمە ناکات یعنی هۆ کارەکەی چیە کاگازات ئەو یاسایی کە پەیوەندی هەیە بە نەوت و گازی عراقیەوە شوباتی 2007 بەر لە ڕوودانی هیچ گرژیەک بەر لەوەی هەرێمی کوردستان هیچ عقدێکی نەوتی بکە و بەردەوەی هەرێمی کوردستان یاسای نەوتیشیە بێ ئەو یاسا چۆتە پەرلەمانی عێراق دێنە سەر ئەو بابەتە تۆ لە کاتی خۆت زۆر قسە کرد کاک ئەو بابەتە بەڵ ئەو بابەتە مەسلەی قانونی نەفت و غاز ڕاستە لە عێراق دەرنەچووە لە دەستوری عراقیدا باس لەوە کراوە و تا ئێستاکە ئەوە یەکلا نەبوویتەوە یاسای نەوت و گاز یەکلا نەبوویتەوە ئەوەی کەوا هەیە لە پەرلەمانی عراقی حەق بە هەرێمی کوردستان دەدا بەوەی کەوا هەڵسوکەوت بە نەوت بکاوە بە دەرهێنان و بە هەناردێ بەڵام بە هاوبەشیە ئەوەی کە ڕخنەیە لە هەرێمی کوردستان دەگیرێ لە پرۆسەی نەوت مەلەفی نەوت یەک ئەوەی لە پشتی بەغداوە بەغدا ئاگای لێ نییە هەموو ئەو عەقدانەی کراون بەغدا ئاگای لێ نییە دوو ناشەفافە سێیەم مەلەفی نەوت ئەوەی کە هەیە ئەو دەی بوویتە میحنەت بۆ بیلەتەکە نەبوویتە مای خێر و خۆشی و ئاوەدانی ئەوەی کە خەڵکی هەرێمی کوردستان ناڕازین ئەوەندە نەبوویتە مای خۆشی بۆیە قسەی زۆری لەسەرە و بەپێی دەستوریش ناکرێ ینی تۆ دەبی بە هاوبەشی لەگەڵ عێراقدا ئەمە بکرێ و مەسلەی نەوت مەلەوی نەوت مەسلەیەکی زۆر ئالۆزە و بوویتە خاڵی لاوازی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕووی سیاسیەوە و بوویتە میحنەت لە ڕووی ئابووریەوە بۆ خەڵکی هەرێمی کوردستان ئەگەر لە ڕابردوودا حکوومەتی عراقی بێدەنگ بووە ڕەنگە بارودۆخەکان جیاواز بووبن ئەو کاتا حکوومەتی هەرێمی کوردستان لە موقعێکی بەهێز بووە و بە پێچەوانەوە بەغدا لە دۆخێکی خراپتر بووە ئێستا دۆخەکە پێچەوانە بۆتەوە ئەگەر ملاحەزەش بکەی مەسلەی ئابووری سربەخۆشمان لەو چوارچێوەیە هات کاتێککە نەوت سعری باش بوو و پێمان وابوو ئێمە لە پرۆسەی ئابووری سربەخۆدا دەتوانین زۆر لە داهاتی عێراق لە بودجێ عێراقمان زیاتر دەستکەوێ ئەمە چەند جار ئەو کات لەسەر زاری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەوە ڕاگەیەندرا بەڵام دەرئەنجام بینیمان چی بەرهەمهێنا ئابووری سربەخۆ بۆیە ئەمە بوویتە خاڵی لاواز و حکوومەتی عراقی نایەوێت تەجروبە دووبارە بێتەوە و ڕێگەش نادەن ئەمە خاڵێکی تریش ئەوەیە ئێستا نێوماڵی شیعە جیاواز دابش بوون بەسەر ئەوە چونکە لە ڕابردوودا ئەوان لە ناو ماڵی خۆیان ڕێک نەبوون ناتوانێت خزمەت گوزارێکی باش پێشکەش بکەن بە شار و شارۆچکەکانیان ئەوان لە تووڕێی شەقام دەترسن ئێستا تاکە وەسیلەیەک بەوەیکەوە بتوانن ڕای شەقامی بۆ خۆیان ڕابچێشن و دەنجی پێ بکۆ بکەنەوە ئەوەیە کە دژایەتی کورد دەکەن واتە یعنی لە مەسلەی نەوت مەلەفی نەوت لە هەرێمی کوردستان و بەغدا ئێستا دوو گروپ هەیە یان دوو ئاڕاستە هەیە باوەڕت هەبی لە هەرێمی کوردستانیش هێز و لایەن هەن
و گروپ هەن کە سوودمەندن لە مەسلەی نەوت لە هەرێمی کوردستاندا نایەنەوێ ئەم ڕێکەوتنە جێبەجێ ببی بە هەمان شێوە لە عێراقیش هەندێک لایەنی شیعە ئێستا نایەنەوێ زۆر شۆڤینیانە سەیری قەزیە کورد دەکەن و دەیانەوێ ئەم مافە دەستوریانەیە کە ئێستا لە دەستوری عێراقدا هەیە بۆ کورد بە زۆری دەبینن ناشیانەوە جێبەجێ بکەن بۆیە ئەمە لە هەردوو لادا هەیە ئەمە خزمەت بە پێکاتەی عێراق بەگشتی ناکەوە لە قازانجی دەستوریش نییە بۆیە پێویست بەوە دەکا ئێمە بگەڕێنەوە سەر ئەساسی دەستور بە بڕوای من بە درێژایی 100 ساڵی تەمەنی دروستبوونی دەوڵەتی عێراقی تاوەکو بەمڕۆ دەگا تا ئێستا هیچ وەرەقەیەکی دیکۆمنتاری مەلموسی باوەڕپێکراو نەبووە وەکو ئەوەی کە ئێستا لە دەستوردا هەیە پارێزرا باشتر و ینی کورد سوودمەتر بێ بۆ کورد پێویستە پێداگری لە جێبەجێکردنی مافە دەستوریەکانی بکە بەڵام بەداخەوە کوردیش هەرێمی کوردستانیش زۆر جار بەرگە لە بەرگەی مادەکانی دەستوری جێبەجێ نەکردووە پێشێلی کردووە دەبوو ئێمە لە هەموو پێکاتەکانی تری عێراقی زیاتر سوور بین لەسەر جێبەجێکردنی دەستور ئێستا ئێمە هەموو مافە دەستوریەکانمان ئەوەتە پشتگوێ خستووە تەنها پێداگری لەسەر مەسلەی بودجە و شایستە داراییەکان دەکەین لە کاتێکدا مەسلەی خاک لە پێش بودجێ لە ڕاستیدا ئێمە لە هەرێمی کوردستان داهاتمان بای ئەوە هەیە بژیر خۆ پێش هاتنی حکوومەتی عێراق و پێش بودجەی ساڵانێک کە لە بەغداوە بۆ هەرێمی کوردستان داهات هەرێمی کوردستان وەزعی دارایی باشتر بوو و خەڵک ژیانی باشتر بوو بەڵام ئێمە کێشەی سەرەکیمان لەگەڵ بەغدا زۆر باشە مەسلەی خاکە و کۆمەڵێک گرفتیترە کە لە نێوانماندا هەیە بە چارەسەری ماوەتەوە دێمە خزمەت جەنابەت بۆ ئەو کۆمەڵە گرفت و کێشەی دیکە ینی کاک سەربەزۆک و کاگازا دەڵێت ینی ئێمە وەکو هەرێمی کوردستان خۆمان زۆر جار بەهانە دەینە دەست بەغدا و زۆر جار ئێمە خۆمان ینی دەستور پێشێلەکەین یاخود ئەگەر بەغدا کە دەستورمان بەرابەر پێشێلەکە ئێمە بەدەنگەوە ناچین بۆی کە ئەم دەستورەوە ئەو مافوو حەقی کە بە هەرێمی کوردستانی داوە بەو شێوازە جێبەجێ بکرێت و خاڵی هەرە گرنگی ئێمە مەسلەی خاکەوە نەتەوەیە کە ئێمە زۆر جار ڕاستە داکۆشیمان لێ کردووە بەڵام هەندێک جاریش بە هۆکارێک لە هۆکارەکان ئەگەر بەغدا بیری ئەمە بردبێتەوە بە هۆکاری موچە و بوجە و بڕینی شایستەکانمان یعنی ئێمە خۆمان بووینەتە سەبەب بووی کە ئەم کێشانە دروست بێ ئەمەیان تا چەند جەنابەت ینی لەگەڵێک وڵی من هەر بۆ خۆم لەگەڵ ئەو زمانی خۆتۆمەتبارکردنە نیم بەتایبەتی لە بەرامبەر بەغدایە کە زۆر فاشیلە و کە گازات باسیەوەی کە عێراق ئێستا پێگەکە گۆڕاوە هەرێمی کوردستان لاواز و عێراق بەهێزە من باوەڕم نییە عێراق ئێستا لە هەموو کاتێک لاوازترە و لە هەموو کاتێک زیاتر دەوڵەتانی ناوچەکە دەست لە کاروباری وەرەدەن دۆخێکی ئابووری خراپی هەیە دەوڵەتێکی قەرزدارە دراوەکەی خۆی دابەزاندووە موچەی هەوڵاتەکانی پێدابین ناکرێ و هەرێمێکی وەکو هەرێمی کوردستانی دیموکرات و مەدەنی و گەشە سند و سەقامگیر گەمارۆیاوە و هاوکاری ناکات تەنان لە زمانی داعشی شاهرا هاوکاری ناکردین کە داعش هاتووە سەر سنوورەکانمان لەبەرەوە من لەگەڵ ئەو زمانی خۆ تۆمەتبارکردنە نیم و کاتێک باسی پێشێلکردنی دەستوری عێراق کرێ بەڕاستی ئێمە بێ بزانین کێ دەستوری پێشێل کردو هەر بەڕاستی ئێمە پێشێلمان کردووە یعنی حکوومەتی عێراقی 55 دەستور مادی دەستوری پێشێل کردووە ئەسڵەن ئێستا لە عێراق لە پەرلەمانی عێراقی لە لای هێزە شیعی و هێزە عەرەبیە عێراقیەکان دەستور هیچ بڕگەیەکی لە بواری جێبەجێکردن و ئیشپێکردنان نیە و ئیشکالی سەرەکی ئێمە ئەمەیە ئێمە لە ساڵی 2007ەوە لە جێبەجێ نەکردنی مادەی 140 داوای جێبەجێکردنی دەستورەکەین لەو زەمانەی کە لە شوباتی 2007ەوە ڕەشنووسی یاسای نەوت و غاز لەلایەن هەموو کوتەلی عێراقی عەرەبی سونی شیعی کوردی ئیمزای لەسەر کراوە کە بچێتە پەرلەمانی عێراقی خوێندنەوەی بۆ بکرێت و ئێمە ئیلتیزامی پێ بکەین بە یاسای نەوت و غازەوە بەڵام هێزە عەرەبی شیعەکان و بە دەستێوەردانی ئیقلیمی لەبەرەوەی کە ئەم یاسایە لە قازان هەرێمی کوردستانە و ئەوان دژی ئەوەن کە هەرێمی کوردستان توانای ئەوەی هەبێ سوود لەو مافە دەستوریانەی خۆی وەربگرێ لەبەرەوە یاساکان تا ئەم چرکە ساتە نەبردۆتە پەرلەمانی عێراق لەمایە کورد تاوانباریان هێزە عەرەبی و عێراقیەکان باشە کە ئەوان تاوانبارن ینی ئەو ڕێگایانە چین کە دەبواە هەرێمی کوردستان بیگرتایەتە بەر بە تایبەتی لەسەر بەغدا سکاڵی تۆمار کردای کە دەسوود پێشێلەکە من باوەڕم وایە هەرێمی کوردستان زۆر درێغی نەکردووە بەڵام ئەوەی کە ئیشکالە بۆ ئێمە ئەوەیە کە ئێمە کەمینەی لە عێراقا و لە عێراقا کار بە دەستور و یاسا ناکرێ و دەزوەردانی ئیقلیمی لە هەرێمی لە دۆخی عێراقا ئێجگار فراوانە و ئەگەر هێزی هەرێمی کوردستان کۆمەڵی پێداگری هەیە نەیکرد بە نوتی خۆی دەرنەهێنا بە هەوڵی دروستکردنی ئابووری سەبرەخۆی نیە پێشمەرگی کوردستان نەبووایە بە باوەڕی من ئێمە حاڵمان لە سونەی
عەربی عراقی باشتر نابوو کە ئێستا بەشێکی زۆری شارەکانیان لەگەڵ زەویە تەخت کراوە هەر مووسڵ و تکریت و زۆر ڕوومادی و زۆر ناوچەی تر بە نمونە کە ئێستا بەشێکی زۆری هەر ژیانی تیاناکرێت بەشێکی زۆری هاوڵاتیەکانی لە هەرێمی کوردستان پەنادراون و حوێنەوە پێدوانێ کێشەکەی ئەمە نەتەوەیی وەکو لەوەی کە مەسەبی بێت بەڵێ گرنگتر نییە تا ڕادەیەک بۆ ئێمە نەتەوەییە و بەڵام ئەوان بۆ ئەوان مەسەبیە بۆ ئێمە نەتەوەییە و بەڵام ئەوان هەرەوەی کە جەنابەت باست کرد کە ئەوان زۆرجار بە دروستکردنی کێشەی بودجە و موچە و هەندێک بابەتی تر هەوڵەدەن کێشە ئەساسیەکە لە بیری ئێمە بەرنەوە دەنا ئێمە بەردەوام تاکیدمانە سەرەوە کردوتەوە ڕێزدار نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان بەردەوامەڵێکە قەزیەی کوردی لە بەغدا قەزەی خاکە قەزەیەکی نەتەوەییە قەزەیەکی نیشتیمانیە ئێمە پێویستیمان بۆ هەیە بەر لەوەی کە باسی مافی بودجە و موچە بکەین باسی پرسی کەرکووک و خانەقین و شنگال و مەخمور و ناوچە کوردستانیەکان بکەین باسی ئەو مافانە بکەین کە وەکو نەتەوەیەک لە دەستوری دەنگ پێدراوی عێراق کە جەنابشت باست کرد زۆرنی عێراقیان دەنگیان پێدراوە ئێمە پێویستە و مافانە بسەلمێنرێ بەڕاستی من لەگەڵەوە نیم ئێمە خۆمان بە تاوانبار بزانین و تاوانباریش نین و ئەوەی کە حکوومەت عێراقی لە ڕاستیە ئێستا هەندێک گوشاری هەیە لەسەر ئێمە لەوە نییە کە حکوومەت عێراقی زۆر بەهێزە ئەسڵەن حکوومەت عێراقی زۆر لاوازە زۆر لەرزۆکە زۆر لە دۆخێکی خراپایە هەر ئەو خۆپیشاندانانەی کە لە بەغدا و لە بەسرا و لە کێوکێ دەکرێ هەموو بەڵگەی ئەوەن کە حکوومەت عێراقی لە چەند دۆخێکی خراپە لە دۆخی تەقینەوەیە هەرەوەی کە زۆر جار ئەوان تەفری هاوڵاتیەکانی خۆیانێن بۆی کە ئەوان بودجەیان ناو بە هەرێمی کوردستان و ئاوادانی لە هەرێمی کوردستان هەیە لەسەر حسابی ئەوان کراوە لە کاتێکە ئەگەر لە 1970 کە لە هیچ وەختێک ئەوان لە 1970 ناو بێمە لە باشترین دۆخە لە 1970 ناو بێمە 6 ساڵە ئەوان موجە و بودجەی ئێمە نانێرن ساحەفەکە نانێنواتە لە 100 داهاتەکە لە لای خۆیانە نایانتوانی ناوەڕاست و باشتر عێراق ئاوادانکەنەوە دێن کورد تاوانبارەکەن هەرێمی کوردستان تاوانبارەکەن بۆی کە ئەو پارەی بەسرا و بەغدا و ڕوادیە لە هەرێمی کوردستان زۆر باشە کە ئەم تاوانبارکردنە ئاڕاستی هەرێمی کوردستانەکرێ خۆ ئێستا ئێمە ینی گفتوکە بۆ ئاراستەیەک ئێمە دەواازەیەک بۆ چارەسەر ئەم کێشانە چییە کە بدۆزرێتەوە ئێمە وەکو کورد توانیمانە ینی خیتابێکمان هەبێت کە مۆجه بێ بۆ شەقامی عەرەبی سونە و شیعەکە ئێمە تیان بگەینین ئێمە هەوانگی لەگەڵ کێشەکانی ئەوان و ئەوانیش پێویستە هەوانگ بوون لەگەڵ کێشەکانی ئێمەوە سۆزیان هەبێ بۆ ینی قەزیەی کورد کە قەزیەکی نەتەوەیە من باوەڕم وایە ئەم تەورێک کە جەنابەت باسیکردیان ئەم ڕانگەیەکی گرنگ هەبێ ئێمە بەردەوام سوور بین لەسەری وە تۆخیکەینەوە کە کێشەکە ئێمە کێشەیەکی نەتەوەیی و مرۆڤانەیە و ئێمە ئەمانوێت لە چوارچەوەی دەستور و ئەو دەستورە دەنگپێک دراوای با مافەکانمان بگەین بەڵام من باوەڕم وانە ئەوان لەبەرەوەی کە لەمە تێناگەن کێشەکانی مەچارەسەر ناکەن ئەوان لەبەرەوەی کە کێشەی مەسەبیان هەیە کێشەی مەسەبیان لەگەڵ سونە هەیە کێشەی نەتەوەیان لەگەڵ کورد هەیە و دەستێوەردانی نێودەوڵەتی و ئیقلیمی بەتایبەتی هۆکارە سەرەکیەکەی ئەوەیە کە ئەوان نەک نایانوێت لە قەزیەکە تێبگەن ئەوان نایانوێت ئەم قەزیە چارەسەر ببێ و نایانەوێت هەرێمی کوردستان پێگەیەکی بەهێزی هەبێ هەرێمێکی ئاوەدان و سەقامگیر بێ ئەسڵەن زۆرجار پێیان خۆشە هەولێر وەکو مۆسڵوا بێ تەخت بوو بێ لەگەڵ زەویەکە سلێمانی وەکو بەسراوا بێ هەموو ڕۆژە خۆپیشاندانی تیا بێ دووهۆ وەکو بەغداوا بێ بێ ئاوەدانی و بێ خزمەت گوزاری بێ لەبەر ئەوە زۆرجار من هەستەکەم کە گاوڕێ بەڕاستی حکوومەتی عێراقی ئێمە ڕائکێشێت و هێزی ئیقلیمی هەیە ئێمە ڕائکێشێ بۆ ئەوەی کە هەرێمی کوردستانیش لە بەغدا بچێت لە بەغدا بچێت لە ڕووی وێرانەیەوە لە بەغدا بچێت لە ڕووی نەبوونی ئەمنیەتەوە لە بەغدا بچێت لە ڕووی نەبوونی دڵنیاییەوە و عێراق بەڕاستی ئێستا دەوڵەتێکی لەرزۆکی شکست خواردووە با ئەو هەوڕێمان لە هەولێر و پێمان بڵێ حکوومەت عێراقی لەم سێکتەرەیە سەرکەوتوو بووە لە بودجەیە قەرزی کردو بۆی کە موچەی خەڵک بات لە ڕووی تەندروستیەوە ئەوەی هەیە کە ینی زاڵ بێ بەسەر زۆرێک لە کێشەکانە کە ڕوبەڕووی بێتەوە بەڵام بەشانی هاوڵاتی عێراقیەکان کە ئێستا زیاتر لە 2 ملیۆنان ئاوارەیە بەڵام لەسەر حسابی ئەو عێراقیانەی کە لە خراپترین ئاستی بژێوی خوێندن و خواردن و تەندروستی و دڵنیاییان لەسەر ئەساسی ئەوە عێراق دەوڵەتە وەکو دەوڵەت ماوەتەوە لەسەر ئەساسی بەرژەوەندی دەوڵەتانی ناوچەکە دەنا من پێم خۆشە کاگازات بڵێ عێراق لەم سێتەوەرەیە سێتەوەرمان بۆ دیاری بکە بڵێ لەم سێتەوەرەیە عێراق وڵاتێکی بەهێزە و بەهێزترە لە هەرێمی کوردستان تا ئێمەش بڵین وەڵاهی فعلەن با ئێمەش چاویان لێ بکەین هەوڵ بین لە عێراق دەست خۆش کاک سەربەزیان سپاس بەڵێ کاگێ ئازاد جۆڵانی خاڵێکی دیکەەوە هۆکارێکی دیکە کە ینی ئێمە پێویستە قسەی لەسەر بکەین ئەویش بۆ چارەسەرکردنی کێشەکانمان لە بەغدا زۆر جاریان ئێمە لە بەغدا پێمانەڵێن بڕۆن خۆتان ڕێخنەوە خۆتان یەکریسکەن لە ناو خۆتانە و کاتەوەرن ینی مامەڵە لەگەڵ ئێمە بکەن ئەمە تا چەند ڕاستە ئێمە لە ناو هەرێمی کوردستانە یەکدەن و کۆدەنگین وەلایەنە سیاسیەکانی یەکریزین و توانیمانە ئەو متمانەیە لە نێو ماڵی کوردی دروست بکەین کە بتوانین یعنی ئەمە هۆکارێک بێ و پاڵنەرێک بێ بۆ بە بەهێزی بچینە بەغدا و ڕووبکەینە لایەنە سیاسیەکان بە سونە و شیعە بتوانین لەگەڵ یانە گفتوگۆ بکەین و ئاراسی ڕووداوەکان لە بەرژەوەندی خۆمان ینی وەلا بخەین
من حەزەکەم جارێ ئەو میوانەکەت باسی لەوە کرد دەڵێ حکوومەتی عێراق بەهێزترە و لە حکوومەتی هەرێمی کوردستان بەهێزترە و حکوومەتی عێراق حکوومەتێکی لاواز و شکست خواردووە. جارێ بابزانین بەهێزی هەرێمی کوردستان لە شێدایە بە تۆ باسی قەرز کرد دەڕێ عێراق قەرزدارە بۆچی هەرێمی کوردستان کەم قەرزارە یەک ساڵی لەگە دەست بەکاربوونی سەرۆک کابینەی نوێیەم 27 ملیار دلار بوو دوێنێ پێرە ڕایگەیان 28 ملیار دلارە ئەوە ئەلەوی ملیارێک زیادی کرد ئێمە زۆر بە بەراورد بە عێراق زۆر قەرزارترین باسی لە هێزی سەربازی کرد ئێمە ئێستاوا ناتوانین بەرگری لە گوندێکی کورد بکەین لای پەلکانە و لە دەوروبەری قەراج ئەوانە کە عەرەب دێوە تعریب دەکرێت و غەدر لە جوتیاری کورد دەکرێت بەهێزی ئێمە لە شێدایە باسی لەوە کرد دەستی دەرەچی لە عێراقی و لە کوردستان بۆچی هەرێمی کوردستان گەلێک پارێزراوە سەروەری هەرێمی کوردستان گەلێک پارێزراوە برای بەڕێزم هەر لەسەر هەر بە هۆکاری و بە هاوپەیمانەتی حیزبەکەی جەنابەت نیوەی هەولێر و دوهۆک داگیرکرا لەلایەن چەکداری و مرتەزەقەکانی تورکیا و دەبابەی تورکی وا تێدا دێ و دەچێت سەروەری هەرێمی کوردستان لە شێر دەرێ داماوە ئەوە لە شێ بەهێزە باسی یەک ڕێزی نێوماڵی کوردت کرد یەک ڕێزی نێوماڵی کورد چۆن دەبێ لە چێدا دەبێ ئەوڕۆ ئێمە تەجروبەی هەولێری پایتەختمان دید لە ئیدارە و بەڕێوەبردن لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا لە چەند لیست جگە لە پارتی لەگەڵ ئەوانی تریش کە هەر پارتینە کامیان لەناو ئەنجومەنی پارێزگای هەولێر بوو کە پایتەختدا کامیان هاوڕابوون بۆ ئیدارەدانی پایتەخت ئەمە یەک ڕێزیمان پێ دەڵێ ئەسڵەن ئەمە نمونەیەکی شکست خواردووە لە بەڕێوەبردن و ئەمە نمونەیەکی ناتەباییە ئێمە بەو نمونەی حکمڕانیەوە چۆن دەتوانین بچین داوا لە مافەکانمان لە عێراق بکەین تۆ باست لەوە کرد هەرێمی کوردستان بەهێزە ئەی ئەوە نییە ئێمە ئەوەتە 18 جار حکوومەتی هەرێمی کوردستان وەفد دەچێ داوای پارە دەکەین و دەپاڕێنەوە ئەی ئەوە نییە ئێمە هەرێمی کوردستان دەچن لە دەرگای یەک بەیەکی لایەنە شیعەکان دەدەن و زۆر جار هەر دەرگاش ناکەنەوە ئەوە هەرێمی بەهێزی هەرێمی کوردستان دەگەینێ نەخێر بە هەرێمی کوردستان لەو پەڕی لاوازی ئابوووریە لەو پەڕی لاوازی سیاسیە لەو پەڕی لاوازی سەربازیە ئازادیانی خۆی قسەکە ئەوەیە ینی بۆ ئەم هەموو لاوازی کە جەنابەت ئاماژەی پێدەی بۆ ئەم هەموو کێشەی کە جەنابەت ئاماژەی پێدی بۆ نمونە ئێمە ئێستا ینی دەبێت ئاراستەکە بۆ بێکێ تۆ دەواازەیەکت هەبێ کەم کێشانە چارەسەر پێ بەڕاستی ینی خۆ دوجار ئێمە لەو پەڕی ململانەیە بین لە هەرێمی کوردستان ینی دەبێت لەسەر مێزیشی گفتوگۆ بە تەبایی کۆبینەوە ئەو کێشانەی هەمانەوە لای خین ینی ڕێگە چارەکان چیە بۆ ئەمە بەڕاستی بەڕای جەنابەت کاگازات بەداخەوە ئەوە دروست دەبووە تا ئێستا نێوماڵی کورد ڕێک نەخراوەتەوە چۆن لە نێوانی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغدا متمانە نەماوە بە هەمان شێوە لە هەرێمی کوردستانیش متمانە لە نێوان لایەنە سیاسیەکان نەماوە دڕدۆنجی سیاسی هەیە و کێشەی ئابووری هەیە و ئەوە تا دەبینین یانی کێشەی ئابووری لە نێوان دوو زۆنەکە هەیە ئەوی تاوانبارەکە ئەو تاوانبار دەکا ئەوە تا ئێمە ناتوانین لە دانانی پۆستێک لە پۆستەکان هاوڕا و هاوتەبابین ئێستا بڕۆ هەر لایەنێکی سیاسی دەگریکە لە حکوومەت بەشدارە کۆمەڵک معاناتی هەیە و کۆمەڵک ڕخنە دەگرێت لە دەسەڵات کە خۆی لە دەسەڵاتە هەموو کەسێک لە هەرێمی کوردستان درک بەوە دەکا لە ڕووی سیاسیەوە لە جیاوازی هەیەەوە لە ڕووی ئیداریەوە جیاوازی هەیە لە نێوان قەزایەک بۆ ناحەیەک تا ئێستاش وەکو دوو زۆن تەعامل دەکرێت دوو هێز بۆیە تا ئێستا هێز و لایەنە سیاسەکە نایانتوانیەوە یەکدەنگ بن لەسەر بابەتێک ئەو وەفدانەی کە چوون بۆ بەغدا زیاتر وەفدی تەفاوزی فەنی بوون یعنی زیاتر وەفدی بەو بابەتێک چوونە کێشەی ئێمە هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا تەنها کێشەی وەفدی چوونی وەفدی نەوت و بودجە نییە بەڵکو پێویستە هەرێمی کوردستان نێوماڵی خۆی ڕێخا لەسەر ئاستی وەفدی سیاسی بچێ لەگەڵ لایەنە سیاسیەکانی عێراقدا بنیشێ کاک هاوڕێ ئەوەت لەبیر دەچی ئێستا عێراق بارودۆخی عێراق و لایەنە سیاسیەکان گۆڕایە بۆ چوونیان گۆڕایە کاتی خۆی لایەنە شیعیەکان لەگەڵ لایەنە کوردستانیەکان لە شاخ لە کاتی ئۆپۆزیسیۆن بوون دش بە ڕژێنی سەدام هاوکار بوون هەماهەنگ بوون ڕەفیقی یەک بوون لە شاخ و لە معارەزەیی ئێستا ئەو جیلە دەتوانین بڵێن تێپەڕی ئەم جیلە ئێستاکە لە ساحەکە زۆر ڕۆڵی نماوە جیلی تازە هاتۆتە پێش هەم لە هەرێمی کوردستان و هەم لە ناو حیزب شیعیەکان بۆیە ئێستا ئەو تەباییە نییە ئەو لێکتێگەیشتنە نییە پێویست بەوە دەکا هەرێمی کوردستان
نێوماڵی خۆی لە ڕووی سیاسیەوە ڕێک بخا وەفدی باڵای سیاسی هەرێمی کوردستان بچێ لەگەڵ لایەنە سیاسیەکانی عراقی دابنیشێ زۆر باش نەک تەنها لەسەر مەسەلەی بودجەونەوت ئێمە کێشەی گەورەترمان هەیە لەسەر کێشەکانی تریش لەگەڵ حکوومەتی لەگەڵ لایەنە سیاسیەکان دابنیشین مەسەلەی حکوومەت ڕێکەوتن لەگەڵ حکوومەت بەس نییە حکوومەت ئێستا کازمی بەڕێوەی دەبا کازمی هێزێکە کازمی کەسێکە نە فراکسیۆنی هەیە لە پەرلەمان نە حزبی هەیە بۆ خۆی کازمی وەکو شەخص لەوانەیە لاوااستترین کارکتەربی لە عێراقدا ئێمە وەکو کورد پێویستە تعامل لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بچن تعامل لەگەڵ لایەنە سیاسیەکانی عراقی بکەن چونکە ئەوە لەبیر نەچێت لایەنە سیاسیەکان ئەمڕۆ حکم دەکەن لە پەرلەمانی عراق و ئەوە سەبارەت بە مەسەلەی بەهێزی لە بینێوان هەرێم و بەغدا من بە کاک سەربەست لەوی دەپرسم و هەموو خەڵکی کوردستان و عراقیش دەزانن ئایا پەرلەمانی عراقی بەهێزترا یان پەرلەمانی کوردستان پەرلەمانی کوردستان تا ئێستا نەیتوانیە وەزیرێک باهێش بکە و ئیقالە بکە تا ئێستا نەیتوانیە عقودە نەفتەکان شەفاف بکە تا ئێستا نەیتوانیە دوو گەندەڵ بداتە دادگا دوو بەرپرس دوور بخاتەوە بەڵام ئەوە حکوومەتی عراقا ناتوانانی هیچ هەنگاوێک باوێ لە ترسی چاودێری و ڕقابی سیاسی و مالی پەرلەمانی عراق پەرلەمانێکی زۆر ئەکتیڤ و کارایە ئەوە هەر ئەوەشە ئەوستا ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغدا ئەنجام درراوە ئەوە خۆ پەرلەمانی عراق نایلی ئەم ڕێکەوتنی نێوان هەردوو حکوومەتەکە تێپەڕی و ئەگەرنا وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتەکەی کازمی ڕێکەوتووە لە پرۆژێ بودجە بەڵام ئەوە پەرلەمانە ڕێگە نادا ئایا ئەمە لە پەرلەمانی کوردستان ئەمە دەبیندرێ زۆر باش پەرلەمانی کوردستان هەمیشە پەنا دەباتە بەر 50 زائید یەک هەروەکو ئەو نمونەی ئەوڕۆ لە هەولێر بینیمان ئەم عقلیەتی بەڕێوەبردنە ئەم عقلیەت و سیاسەتە کارکردنە هەمیشە شکست خواردووە بە پەنا ببەی بۆ 50 زائید یەک هەمیشە بەداخەوە پارتی دیموکراتی کوردستان لە قۆناغەکانی کەوە پێویستە پەنا دەباتە بەر ئەو کاتانێک کە دەوێت پەنا دەباتە بەر 50 زائید یەک و ناشگەڕێتەوە بۆ هیچ لایەنێکی سیاسی و پرسیشان پێ ناکە ئێمە لە ڕابردوش بینیمان هەر ئەو پارێزگاری پێشووتریش بە 16 دەنگ دەچوو ئەوەش بەم شێوەیە ئەمە یەک ڕیزی نییە بەڵام کاتێکیشکەوە نوشست دەبێ ئەوە دێتە سەر مەسەلەی مزایەدەی یەک ڕێزی و یەک هەڵوێستی و یەک ختابی و نێماڵی کاگازات دەست خۆش بێ سپاس دەکەم دواتر دێمەوە لای جەنابەت کاک سەربەست ماوەژێن بە تۆ ینی حەقی خۆت دەدەمێ ینی بەڕاستی کێشەکەش ئەوەیە خۆی وەکو کاگازات جۆڵاڵێت یعنی ئەمە پێویستە ئەم متمانێت لە نێو هەرێمی کوردستانە دروست بکەینەوە زۆر جار ئێمە داواکەین دەبێ یەک ڕیز و تەبابینەوە پێویستە ئێمە وەفدێکی سیاسی پێک بێنین بچێتە بەغدا و هەموو لایەنەکان داوای ئەم وەفداکەن کەسیش ئامادەی تیانی ئەم هەنگاوە بنێ ئێستا جەنابەت وەکو کادریشی پێشکەوتوی پارتی دیموکراتی کوردستان وەکو کاگازادیش دەڵێت ینی زۆر جار ئێمە گرەی لە بەغداکەین ئەڵین لەوێ پەیڕەوی زۆرینە و کەمیناکەن و هەمیشە مافی کەمینا خۆن کە ئێمەی کوردین و سونێن زۆر جار بەڵام کەسی لە هەرێمی کوردستان سیرەکەی ئەم نەریتە دووبارە ئاکرێتەوە هۆکارەکەی چییە بۆ ئێمە دەبێ وابین بۆ ئێمە پێشترین لە دیموکراسیا لە عێراق کە زۆر جار ئێمە ئیدعایەواکەین بۆ ئەم هەنگاوانە نانین دەستخۆش پەیامەکەت گەیشت ئەوەی کە لە عێراق گوزەریە عێراق لە سێ پێکاتۆ کە شیعە و سونە و کووردە و ئەم وڵاتە بە زۆر پێکۆنراوە کە مێژوێکی زۆریشی نییە هەمووی 89 ساڵە ئەم دەوڵەتە بە زۆر پێکۆنراوە هەیە لەبەرەوە هەر لە دەستورەکەشەوە دروستکراوە کە لەسەر ئەساسی سازان و تەوافق و شەراکەت ئەم دەوڵەتە دروستکرێتەوە ئەگە ئیلتیزام نەکرا بەم شتانەوە عێراقێکی هەڵوەشاوە دەبێت لەبەرەوە ئاساییە لە عێراق شتەکان بە تەوافق بڕۆن بەڕێگەوە بەڵام لەسەر هەرێمی کوردستان هەرو هاوڕێمان کە باسی ئەوە کات ئەڵێت با ئێمە بۆ پرسی خاک بچینەوە بەغدا بەدڵنیایەوە بۆ پرسی خاکە چینەوە بۆ بەغدا بەر لە موجە بەر لە بوجە بەر لە هەر شتێکی تر کە ئەوە ناچنە خانەکانی هەشتەم و نوێم بۆ قەزەی کوردی ئەوەی کە بۆ ئێمە گرنگە کەرکووکە خانەقینە شنگالە نەک بابەتی بوجە و موچە بەڵام ئەو هاوڕێمان زۆر جار کە تۆ هەر قسەکانی تەناقوزی گەوریتایە باسی ئەوەکە کە لە هەولێر بە 50 زائیدەن یەک بۆ نمونە پارێزگاری هەولێر یەکلاکراوەتەوانێ کە بە باوەڕی من ئەمان دیموکراسیە لەبەرەوەی کە هەولێر خۆ دابەش نەبوو بەسەر کۆمەڵێت لایەنی ئەتنیکی تورکمان و عەرەب و مەسیحی و شێوچەیە کە ئەوەی کە لە عێراقا گوزەرێ لە پارێزگایان هەیە و لە ئەنجومەنی پارێزگاشان کۆمەڵێک حیزب چوونەتە پەرلەمان ئینتخاباتێکەوە باسی جیاواز دەنجیان هێناوە پار دیموکراتی کوردستان نیۆزایدەنیەکی هەیە بە پێی پرۆسی دیموکراسی هێزێکی سیاسی ئەتوانەیە کە بتوانێت نیۆزایدەنێک ببات ئەتوانێت حکوومەتەکە بە خۆی حکوومەتی خۆجی ئەو شوێنت تشکیلیکە ئەوەی پارتی کردوەتی ئەمەیە چی دیکتاتۆرێک لەمایە ئەسڵان نەقد لەما قەت نەقد لەمە قوبوڵ نەکردنی دیموکراسیەتە
ئەسڵەن نەقد لەمە تێنەگەیشتنە لە بەهاکانی دیموکراسی توکرانەوە لەبەرەوە نێوماڵی کوردی ڕێک بخیتەوە دەبێت ینی تەوافقێک تا ڕادەیە بەرجەستە بکرێت لە ناو ڕێکوتنی نێوماڵی کورد بۆ دروستە بێ بۆ نمونە هێزێکە دوو کورسیە لەنجومی پارێزگای هەولێر بڵێن فەرمۆرە پارێزگاری هەولێر شارەکە بۆ تۆ کاگەورێت خوا بە مجال با من قسە بکەم بەڕاستی ئەوەی کە لە هەولێر گوزەراوە ڕۆحی دیموکراسیە و سبەینێکێتی نیشتمانی کوردستان لە هەولێر نیوەزایدنێکێنە پارێزگاری هەولێری پێشکەش بێ چۆن ئێستا بۆ نمونە لە هەڵەبجە پارێزگاری هەڵەبجە لە بەرەوەی یەکێتی زۆرین دەنگێنەوە پارێزگاری شارەکەیە سەر بە یەکێتی نیشتمانی کوردستانە چۆنەوەی کە ئێستا لە سلێمانی بزوتنەوەی گۆڕان زۆری نەیهێناوە و ئێستا پارێزگاری شارەکە سەر بە بزوتنەوەی گۆڕانە زۆر ئاساییە پارێزگاری هەولێریش کە پارتی تیا زۆری نەهێناوە سەر بە پارتی دیموکراتی کوردستان بێ ئەیە بێ سەر بە کێ بێت ئەگە سەر بە لیستی زۆرین نەبێت پێمان بڵێن باعنی با من لەو جۆرە دیموکراسی تێبگەین کا بێت چۆن بێت کە بەڕاستی تەوری بەرنامەکە ئەمە نەبوو ئەمە بێنەوە سەر تەوری بەرنامەکە دروستکردنی نەریتێکی تەوافقی هەرێمی کوردستان و پێکاتەکان سەر لەوە دەست پێ یەکەم کارێمی کوردستان بۆ منەوە هەوڕێمان باسی کوتی قەرزار وەکو عێراق هەرێمی کوردستان قەرزارە لەبەرەوەی کە عێراق مافەکانی پێشێل کردو عێراق بۆ قەرزار یعنی مە پرسیارێکی جەوهەریە باو هاوڕێمان جواب ماماتۆ بڵێ عێراق بۆ قەرزار ئێمە لەبەرەوە قەرزارین حکوومەتی عێراقی حکوومەتێکی شۆڤێنی دیکتاتۆری داپڵۆسێنەرە مافە دەستوریەکانی ئێمە پێشێل کردو ئەی حکوومەتی عێراقی بۆچی قەرزارە دوای وەڵام من بەرەوە کاگازادجان سەبارەت بە سەروەری هەرێمی کوردستان باست کرد بەشێکی پێشێلکردنی سەروەری هەرێمی کوردستان لەلایەن ئێران و تورکیاوە پەیوەندی بە لەرزۆکی دەوڵەتی عێراقەوەیە کە ناتوانێت بەرگری لە هیچ بستەخاکێکی خۆی بکە و هەرێمی کوردستانیش بەشێکی لەوەی بەرکەوتووە و بەشێکشی بەڕاستی کە تۆ پارتیت لەسەر تاوانبار کرد هۆکارەکەی 16 ئۆکتۆبرە کە من نامێ بیکولێنەوە لەبەرەوەی کە من هاتووم قسە لەسەر یەک ریزی نێوماڵی کوردی بکەم نەگەڕێنەوە بۆ 16 ئۆکتۆبر قسەکانمان بۆ بێ کە چۆن ئێمە چارەسەری زۆر لەگەڵ ئەوم بەڵام کاتێک تاوانبار کراین بەڵام کاتێک ڕاستەکان بەلاڕێیا برا من ناچارم بڵم کە هۆکاری لاوازی ئێمە 16 ئۆکتۆبرە کە من ناگەڕێمەوە بۆ کولانەوە برینە باسەوەی کە هەندێک لایەن لە هەرێمی کوردستان معاناتیان هەیە یعنی لە ئەمریکاش لە ئەوروپاش هێز سیاسیەکان کە لە معارازن معاناتیان هەیە معانات جیاوازە لەوەی کە تۆ مافەکانت پێشێلەکرێ ئێمە لە عێراق لە معانات دەرچەوەی کە هەمانە لەگەڵ عێراقا ئەو مافە دەستوریەکانمان پێشێلەکە ئەو ڕەشە کوژمانەکە جینۆسایدمان لە بەرامبەرەکات بۆی بکرێ ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرمان بەسەراسە پێنێ بڕۆ بۆ دووسخورمات و کوردێکی تیان هێشتووە معانات جیاوازە لە بابەتی قەتڵ و ئام و ڕەشە کوژ و ڕەتکردنەوەی مافە دەستوریەکان و ئێستا لە بەغدا کار بۆ واکرێ کە کیانی دەستوری هەرێمی کوردستان هەڵبۆشێنرێتەوانێ ئەمە معاناتە ینی لەبەرەوە بەڕاستی بەراوردەکەی من هەستم کە بەراوردێک بوو زۆر ساغڵەم و تەندروست نەبوو پەیامەکەت گەیشتووە بەڵام ینی ئەمە بێمەوە سەر ئەوەی ئەها ئێمە لە هەرێمی کوردستان چۆن هەموو ئەم مەترسیانە تێپەڕێنین و بە ینی پشتێکی ئەستورەوە لە هەرێمی کوردستان بچینە بەغدا و داوای ئەم مافانی خۆمان بکەین بەڕاستی چونکە ئێمە بێ قۆناغەکە تێپەڕین قۆناغی ئەستیاری مەترسی ئەوەی کە ڕوبەڕووی هەرێمەکەمانە بێتەوەی کە ڕوبەڕووی قەوارەکەمانە بێتەوە کۆمە ئیدیای بۆکەین ئەبێم هەنگاوانە تێپەڕێنین بە تەبایی بێ بە دانوستان بێ شتێکە دی شتێکە سێری ئێمە لە ماوەکانی ڕابردووە هەرێمی کوردستان یەکدەنگی و ڕیزێکی زۆر باشێ هەر ئەوەی کێسە سێ هێزی سەرەکی کە پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتمانی کوردستان بزنەوەی گۆڕانن پێکێنەری کابینەی حکوومەت هەرێمی کوردستانن و لە پەرلەمان و لە سەرۆکاتی هەرێمی کوردستان بە پشکی خۆیان بەشدارن بە باوەڕی من ئەمە دیوێکی زۆر تەندروستە هەر ئەوەی لە دروستبوونی کابینەی حکوومەت هەرێمی کوردستان و ئەو پەڕی جدیەت هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکان لەگەڵ بەغدا و ناردنی وەفدی هاوبەش وەفدی سیاسی وەفدی تەکنیکی لەسەر ئاستی جیاواز وەفد چۆتە بەغدا لە سەرۆکی هەرێمی کوردستان و حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەتەوە ئەو پڕجدێتە بۆ چارەسەرکردنی کێشەکان و قسەکەی من لە بیداتی بەرنامەکەەوە ئەو بۆکە ئێمە نابێ خۆمان تاوانبارکەین و بەڕاستی ئێمە تاوانباریش نین لە ئەسڵا ئەوەی کە تاوانبارە ئەوەی کە زوڵم ئەکات ئەوەی کە مافەکانی ئێمە پێشێنەکە حکوومەتی عێراقیە ئەو هێزە شیعیانەیە قسەیەکی کرد کە دیوێکی کۆمیدیشی هەیە قسەکەی ئەمنا هەر ئەو شتە عەقلێتێک ئێستا لە بەغدا گوزارێت کە ئەڵێ ئێمە کاسی بێچین بۆ بەغدا لەگەڵ حکوومەتی عێراقیە ڕێنەکەوین چونکە حکوومەتی عێراقی هەموو شتێکی لا نییە کازمی تەنها کەسێکە ئەبێ بچی لەگەڵ چیا ڕێبکەی بێ بچی لەگەڵ مەرجەعا ڕێکەوی ئەبێ بچی لەگەڵ هێزی تایفیا ڕێکەوی ئەسڵەن لەو ماوەی ڕابردوو من چەندین لێدوانی خەڵکی خوبەرا و خەڵکی شارەزا و خوێندەوارم بینیوە ئەڵێن بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەولێر و بەغدا پێویستە هەولێر وەفد بنێرێ بۆ تاران لەبەرەوەی کە بەغدا خاوەنی قەرار نییە یعنی ئەمە مەهزەلێ لە عێراقا ناکرێت تۆ ئەم مەهزەلێ بیقڵپێنیتەوە بەسەر خۆتا بڵێ وەڵام کێشەیە خەتاکەی منم لە وەختێکە خەڵک هەیە دەیان ستون نووسی تەنزامێسەیە کە ستونیان نووسیەوە لەسەرەوەی کە هەرێمی کوردستان بۆ هەفتێک بۆ چارەسەرکردنی کێشەکانی لەگەڵ بەغدا بۆ نانێرێ بۆ تاران بۆ نانێرە بۆ ئەنقەرە ئەمە کارەساتی حکومڕانی لە عێراقا ئەو دەزوردانەیە کە لە بڕگەی یەکەمیشە باسم کرد
عێراق وڵاتێکی بێسیادەیە وڵاتێکی مەسەبیە وڵاتێکە پەیوەندی بە دەستور و قانونەوە نییە یەک پرسیاری تری کرد با وەڵامی بمەوە لەسەرەوەی کە مقیاسی کرد ئایا پەرلەمانی عێراقی کاتم زۆر ئەم قسەیەکەم پەرلەمانی عێراقی چالاکەیە پەرلەمانی هەرێمی کوردستان من ئەڵێم پەرلەمانی هەرێمی کوردستان زۆر چالاکتر زۆر مەدەنیتر زۆر دیموکراتیترە بەوەی لە پەرلەمانی کوردستان یاسا دەرناچێت بۆی کە حەشدی شەعبی دروست کرێ لە پەرلەمانی عێراقیە 48 تایفەی جیاواز 48 پێکهاتەی جیاواز حەشدی شەعبیان پێکێناوە لە ناو پەرلەمانی عێراقیە بەرگی قانونیان ببرا کرا هێزگەلێکی دڕندەی وەحشی یاسا لە پەرلەمانی عێراقیە لە ماوەی یەخولەکە دوای قانونیان بۆ دۆزێتەوە لەبەرەوە پەرلەمانی هەرێمی کوردستان بەێسترا کاگێ سەربەزیان سپاس دەکەم هیوادارم ینی هەردوو لاتان جەنابەت هەم کادری پێشکەوتوی پارتی هەم کاگازادیش کادری پێشکەوتوی یەکێتین ینی دوجار هەم یەکێتی و پارتی هەم لایەنەکانی دیکە هەرێمی کوردستان دەبێ بە تەبایی لەم هەرێمە ڕێبکەون بۆی کە ئێمە بتوانین ئەو کۆمەڵە کێشەی کە لە ڕابردوو کەڵەکە بۆ لە ئێستاشدا کە ڕوبەڕوومانە بێتەوە لە بەغدا بتوانین بە ئامانجیەوەی چارەسەری بکەین بچینە بەغداوە پشتیوانمان من خەڵکی هەرێمی کوردستان ئەمە قسەکەت بۆ ئاراستەیە بێ هەم بۆ پارتی هەم بۆ یەکێتی هەم بۆ لایەنەکانی دیکە دەبێ ئێمە چۆن خۆمان ڕێبخێنەوە چۆن بچینە بەغدا بەڵام لە ماوەی یەخولەکە سپاس دەکەم بە یەکگوشە وەڵامتە ئێمە ئەگەر خۆمان تاوانبار نەکەین بە باوەڕی من ئێمە لەسەر هێڵێکی ڕاستەقینین کە ئەگەین بە مافەکان سپاس دەکەم کاک سەربەز مەمنونتم بەڵێ کاگێ ئازاد جۆڵا وەکو کادریشی پێشکەوتوی یەکێتی ئەمێ دوا پەیامت و دوا سەرنجت و دوا قسەکانت لە ماوەی دوو خولەکە سپاس دەکەم ئەو هێزەی کەوا کاکە سەربەست باسێکە دەرهێزێکی دڕندە وەحشیگەرە ئەوە هەر حیزبەکەی ئەو بوو دوێنێ لە دەرکایدا و باوەشی بە سەرۆکی ئەم هێزە وەحشیگەرەدا گرت و بە لە باوەشی گرت و داوای هاوپەیمانەتی لێ دەکات بە ئێستاشەوە هەر حیزبەکەی ئەوە دەچێت داوای لەبەر ئەوە با ئەو مزایدەی ئەومان پێوە فرۆشەوە ئەوە سەبارەت بە سەبارەت بە نقطەی زعفی ئەوەی کە باسی لە 16 ئۆکتۆبەر کرد ئەوە نەخێر ئەوە ڕفراندۆمەکەی ئێوە بوو حاڵی کوردستانی بەوەگەیان ئەوە ئابووری سەر بەخۆی ئێوە بووکەوە ئەبڕۆی دۆخی کوردستانی بەوەگەیان ئەوە ئەگەر خەڵکمان بینێ ئێستا بۆ نمونە ئەم گفتوگۆی ببینێ یعنی تۆ بۆ نمونە نەیارەکان گفتوگۆی بینن ئێستا لەن کادرە پێشکەوتەکانی حیزبەکان ئاوە ڕوبەڕوویەکە بنەوە بەڵام با ئێمە لێرە تاوان نەبەخشین ئەمە دۆخێکە ئەوان بەرهەمیان هێناوە ئەمە دۆخێک کادری پێشکەوتوی یەکێتی ڕوئیەکانی تۆ بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە چۆنە بێ لە هەرێمی کوردستان بەڵام لە ماوەی یەخولەکە وەڵام بیتۆ سپاس دەکەم کاگازاجان لە مێژە داوای یەکڕێزی کراوە هەمیشە خەڵکیش هەر داوای یەکڕێزی کردیە لە نێوان لایەنە سیاسیەکاندا بەڵام بەداخەوە ئەم خواستە جێبەجێ نەکراوە ئەوەی کە دەبینین ئەو تاکراویەی لە حکومڕانی و لە عەقڵی سیاسی لە هەرێمی کوردستاندا هەیە زۆر لەوە زیاترە لەوەی کەوا بتوانین ئێمە یەکڕێزی و تەبایی بەرهەم بێ نایبینین ئێمە تا ئەمڕۆ ئەمەمان بینی وە لە ڕۆژانی ڕابردوودا بینیمانە تا ئێستا ناتوانن دانیشتێکی گشتگیری لایەنە سیاسیەکان لەسەر بەرنامەیەکی سیاسی کۆک بن ئێمە لە لە سەرۆکاتیەرێمی کوردستان دەکۆ بوونەوەی هێز و لایەنە سیاسیەکان کراوە لەبەرەوە دەرەنجامەکانی چی بوو سپاس دەکەم پەیامی هەردوو لاتان گەیشت کاک سەربەز سپاس دەکەم پێ بڵێ کاک ئازاد جۆڵا کادری پێشکەوتوی یەکێتی کە لاولێرەوە لەگەڵمان بوو سپاس دەکەم کاک سەربەز ساڵح کادری پێشکەوتوی پارتی کە لە سودۆی لەگەڵمان سپاس بۆ هەردوو لاتان بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵخەم شێ پانۆراماتان پێشکەش کرا هیوادارم ئاراستەکان و گفتوگۆکان لە داهاتووە بەو ئاراستەیە بێت کە هەمومان بە سنگێکی فراوانەوە و بە یەکڕێزی و تەبایی لە هەرێمی کوردستان بەرەو بەغدا بڕۆین سپاس بۆ بینەریتان کە تام ساتە بینەڕام خواتان لەگەڵ